ئێمە بەدوای 6 کەسی هەڵاتوو داین. هەڵاتوان لە ئەشرەفزادەگانی ڕوومی و لە ڕاوێژکارانی جەنابی دیوکلیتیانوسن کە بە ئیمپراتور و خوداکانی ڕووم خەیانەتیان کردووە. سزای هەڵاتوان مردنە و هەر کەس بەوان پەنا بدات و لەوان هەواڵێکی هەبێ و هیچ نەڵێ تووشی بەسەرهاتی ئەوان دەبێ. هەڵاتوان لە پەیڕەوانی دینی تازەن و خۆیان لە پەیڕەوانی پێغەمبەری ناسری دەزانن. ئەوان لە خوداکانی ئێمە کافر بوون و بە خاوەنشکۆ ئیمپراتور سوکایەتیان کردووە. و کەسانێک کە لەوان هەواڵیان ببێت و لەگەڵ مەئمورانی ئێمەدا بۆ دۆزینەوەیان هاوکاری بکەن لەلایەن خاوەنشکۆ دیوکلیتیانوسەوە ڕێزیان لێدەگیردرێ و خەڵاتێکی گرانباییان پێدەدرێ. وابزانم ئەم نەوانم دیتووە. دیتوتە؟ هەرێ ئەم نەوانم دیتووە. تێگە دیتوتە بڵێ بڵێ تۆ وە دیارە دەتەوێت شتێک بڵێ. من؟ ئەرێ تۆ خاوەنشکۆ ماتیوس ئیزنی هاتنە ژووری دەوێ. بابێت. خاوەنشکۆ شۆنی هەڵاتوان مەندۆزیوەتەوە و هەرسا مەئموران خەریکی قۆڵبەستکرانی ئەوانن. ئێستا لەکوێن؟ لە ئاوایەک بناوی ڕەقیم لە نزیکی فیلادلفیا. ئافرین ماتیۆس، دروستکەکەم ئامادە بکەن، من خۆم دەچمە ئەوێ. زۆر سەیرە. ئەنتۆنی زەوانی چۆن ناسیوە؟ ڕەنگە نەیە ناسی بەڵکو بە نێوی ڕێنما لەگەڵیانە ڕۆیشتووە. بەڵام نا وابزانم ئانتۆنێسیش وەکو ئەوان بووە. من کە هیچ کات نەمدیتووە ئەو جارێ ناوی خوداکان ببات یان بۆ ئەوان قوربانی بکات. بە هەر حاڵ پیاوێکی خراپ نەبوو. چەند ساڵ کە شوانی ئەم ئەوەیە بوو خراپێکمان پێوە نەدی. بەو جۆرەکەوە دیارە تاوانیان زۆر قورسە و ئەگەر بیانگرێن ئەوان دەکوژن. دەوروبەری کێوەکە گەمارۆ بدەن، دەبێت ڕێگای هەڵاتمیان بە تەواوی ببەسترێت. خاوەنشکۆ کەسێکە هەڵاتوانی دیوە لێرەیە. دەی بڵێ بزانم چیت دیوە پیاو؟ ئەمڕۆ کە بناری ئەنجلۆسۆ تێدەپەڕیم لەپڕ دیتم کە چەند کەس بە شێوەیەکی نەئاسایی دەچوونە سەر. چەند کەس بوون؟ 5 یان 6 کەس. دروست نازانم، بەڵام دیتم کە غەریبن.
چۆن ئەوەندە دڵنیایی؟ ئێمە خەڵکی ئەم دەوروبەرە باش دەناسین خاوەنشکۆ جلوبەرجی ئەوان شێوەی خەڵکی ئەمان نەبوو زۆر بە ئاسانی زانیم کە خەڵکی ئەم دەوروبەرە نین زانیم کە خەڵکی شارن لە پێشدا ویستم کە دوای کەومە بزانم ئەوان چێن بەڵام پاشیان پەشیمان بوومەوە چۆن زانیت کە خەڵکی شارن؟ جلوبەرجی باش و گرانبایان دەبەردا بوو من سەرنسوورما بوو کە ئەمانە لێرەدا چی دەکەن داما بووم کە چی بکەم بەڵام چونکو کارم بەسەریانەوە نەبوو بەجێم هێشتن هەتاوەکو لە سەربازانی ئەوم بیست کە ئەمانە هەڵاتون من دڵنیام ئەگەر ئەم پیاوە نەبوایە ئێوە بەم زوانە نەتان ئەتوانی کە ئەو هەڵاتوانە بدۆزنەوە ئەم پیاوە شیاوی خەڵاتکردنە سپاس دەکەم قوربان سپاست دەکەم خاوەنشکۆ ژۆلیۆس خێراکەن فەرمان بدەن تەواوی کێوەکە بەوەردی بپشکنن باوەردی زووتر دەست پێ بکەن بەڕێکەون بێگومان سەر دەکەوین چەندە سەرباز دەبێ من پێم وانیە لێرە بن قوربان من بە چاوانی خۆمەوانم لێرەتی من زۆر هیوادارم یعنی دەبێ هیوادار بین ئەگەینا ئەوەی لەو خوارە دانیشتووە هەموومان دەکوژێ بڕۆ یعنی ئەوان قۆبەست دەکەن؟ خدا دەزانێ چۆنە پێتان وایە کە هێشتا لێرەن؟ ئەگەر هات بێت نام چێوە ئێستا شان ڕەنگە لەم چێوەدا حەشارگەیەک ببێت ئەڵێ قوربان هەیە لەم چێوەدا هەشکەوتێکی گەورە هەیە تا هەشکەوت زۆری ماوە؟ نا نزیکە دەی با بڕۆین چۆن بزانین ئەم لادەیە درستی دیبێ کە هێشتا لەوێ بن هەلە مەکەن دەبێت کەمێک سەبر بکەین جۆلیۆس تۆ دڵی هەڵاتووەکان ئالەوێدان؟ من دڵنیام خاوەنشکۆ بە پێ قسەیان پیاوە ئەوان 5-6 کەس بوون
بە جلوبەرگی گرانباییەوە وەجگە لەوان چ کەسە دەتوانێت ببێت ڕێگەی هەڵاتنیان نییە دیتم ئەشکەوتەکەوتا لێرەیە ئەوەیە هەمووتان وەرن هەمووتان لەم لاوە هەڵاتوان لەوێن نازانم تەواو بوو ئاغایان ئێوە گەمەڕۆ دراون وەرنە دەرێ ئێوە ناچارن بێننە دەرێ ڕێگای هەڵاتنێک نییە ئێوە چارەیەکتان نییە وەرنە دەرێ تۆ بڕۆنە ژوورێ برێ خۆتە من بڵا بزانم چیت بەسەراتوە چیت بەسەراتوە لەسرە خۆ بە لەسرە خۆ بە لەسرە خۆ بە ڕامە بڵە چیت بەسەراتوە زەهری سەربازی دیێری سوپای پێنجەمی ڕوون بکە هەڵاتوان لێرن هەڵاتوان لێرن خاوەشکۆ هەڵاتوان دۆزرانەوە ئەوان لە ناوە شکەوتێکدا لە گەمارۆدان قوربان بەدوای مناوەرن وەرە بەدوای من دانیش وەرە ڕووی بێ ئەقلینە ئەمە چ قسەیەکی پرۆپوچەکە دەیکەن ئێوە دەلۆن یان سەرباز بۆچی ناتوانن کە لەوان نزیک ببنەوە ترسێنەر بوو یانی چی ئەمانە دەڵێن چی جولیۆس ئێوە خەریکن بە من ڕادەبیۆرن باوەڕ بکەن خاوەشکۆ بۆ خۆتان نەتوانن بیبینن زۆر سامناک بوو دلێرترین پیاوەکانمان نەیانتوانی لەوان نزیک ببنەوە کەس نازانێت کە زیندوون یان مردوو ئینسان یا خوداکانن تیشکی چاوەکانیان زۆر تیژ بوو یەکجار سامناک بوو خاوەشکۆ ئەبە سابووم بێدەن بە ترسنۆک ماتیۆس ئەگەر خاوەشکۆ بیانەوێ
خۆیان بڕۆنە نێو ئەشکەوت تا بۆ خۆیان ئەوان ببینن. ئەوان یەکجار غێری ئاساین خاوەن شکۆ زۆر غێری ئاسایی دەشێتی وا دیارە گەر چەند کەسی دیکەش بڕۆنە نێو ئەو ئەشکەوتە دەیانگەێنە پلە و پایەی خوداکان. چ خەیاڵاتێک. جۆلیۆس بەڵێ قوربان لەگەڵم وەرە هەتا کاتێک کە یەک کەس لەوانە زیندوو بمێنێتەوە ئێرە چۆڵ ناکەم. بڕۆین جۆلیۆس. ئارام بن خاتون، ئارام بن، نیگەران مەبە. خدا گەورەیە خاتونی من. خدا بیان پارێزێ. نیگەران مەبە، نیگەران مەبە. دیۆکلێتیانوس وەکو ئەوان نییە. بێگومان قۆڵ بەسییان دەکات. هەموو شتێک بەدەستی خودای گەورە و تاقانەیە. ئەگەر دیۆکلێتیانوس و جولیوس ئەوان بدۆزنەوە ڕەحمیان پێ ناکات. سەرخۆ بن خاتونی من. ئەگەر ماتیۆس و کلیدیۆس نەیانتوانی دەقیانوسیش ناتوانێت ئەوان بدۆزێتەوە. سەبرتان هەبێ، سەبرکەن تا بزانین چی ڕوو ئەدات. بڕۆین جولیۆس. هەر کەسێ ئەوانی دی لێیان هەڵدەهات و لە ترسی ئەوان یەکجار هەراسان دەبوو. خاوەن شکۆ چیتا بەسەر هاتووە ئەشکەوتەوە مانە چیان بەسەر هاتووە ئەشکەوتەکەدا چیتا بەسەر هات خاوەن شکۆ چی بووە خاوەن شکۆ چی بووە چیتان بەسەر هات چیان بەسەر بڵێ چی بوو بێ خاوە شکۆ چی بووە چ شتێک ڕووی داوە شتێک بڵێن خاوە شکۆ بۆچی سەرسا ماوی لەگەڵ تۆمە ئێتۆ لەوێ چت دیوە بۆ قسە ناکەی لەگەڵ تۆمە ئێتۆیان سەعر کردووە لەوێ دەرگای ئەشکەوتەکە هەڵبچنن با هەر لەوێ زیندە بە چاڵ بکرێن دەرگاکەی هەڵبچنن دەبێ زیندە بە گۆڕ بکرێن دەبێت زیندە بە گۆڕ بکرێن حتمەن ئەو کارە دەکەین ئەم کارە مەکەن نا بابا ئەم کارم مەکە تکا دەکەم بابا ئەم کارم مەکە لێرەدا بڕۆ هێلن تەنیا بڕۆ تکا دەکەم بابا تکا دەکەم بە من ڕام بکەن ئەوان ببەخشن وتم لێ بڕۆ هێلن ئەوان ببەخشن تکا دەکەم خاوەن شکۆ ئێمە جگە لەوان کەسمان نییە
ئەگەر زیاتر لەمە پێداگری بکەن ئێوەش هاوڕێ لەگەڵ ئەوە خائینانە زیندە بەچاڵ دەکەم بیان بان دێڕۆن ون بن لە بەرچاڵە ئێمەش هاوڕێ ئەوان بنێژن نامەوێ زیندوو بمێنە نامەوێ زیندوو بمێنە نامەوێ زیندوو بمێنم نامەوێ زیندوو بمێنم نامەوێ جەناب یاریوس فرمان بدەن بۆ ماوەی 3 مانگ لە گرد و پەڕیەم کێوەدا قەرەوەڵدا بنیان هەتاکو کەس بۆ ڕزگارکردنیان هەوڵ نەدات لوتوس فرمان بدەن لەو حێک دروست بکەن و بەسەر هاتێم خائینانەی لەسەر بنووسن و لەسەر ئەشکەوتەکە دای بنێن هەتاکو ببێتە سەر مەشقی باقی خەڵک سەر چاو خاوەنشکۆ جۆلیۆس خاوەنشکۆ کەسێک بنێرن بۆ لای ئەمپراتۆر هەتا کارەساتی سزادانی ئەوان لە خزمەت ئەمپراتۆردا بژێڕێتەوە بەسەر چاو وەڕێ دەکەوین چ دیمەنێکی سامناک بوو ناتوانم لێرەدا بمێنمەوە لعنەت لە دەقیانوس لعنەت لە ئیمپراتور لعنەت خدایە دەسەڵاتی ئەم بت پەرستانە تا کەی بەردەوامە